ئەو ئامار و کار و چالاشیانەی کە لەم ماوەی ڕابردووە بە لەلایەن هێزەکانمانەوە سەرجەم بنکە و معاونەتەکانی بەڕێوەبەری ئاسایشی ڕۆژاوەوە ئەنجام دراوە و هەروەها لەلایەن بازگەی بانی مەقانەوە کە بریتین لەم ئیشانەی خوارەوە. یەکەم گرتنی چەکداری داعش و ڕێخستنەکانی داعش ئەوانەی کە دزیان کرد بۆ سنوورەکەمان و لێرە نیشتەجێ بوونە بەناوی ئاوارە و باوڵێن پەنابەرەوە بریتین لە 16 کەس کە ئەسیانیان لەوانە ڕەگەزی ئافرەتن. ئەمانە هەمویان ڕەوانەی دادگای چەمچەماڵ کراون بە مادەی 2 تیرۆر و ئێستا ڕاگیراون. دووەم حاڵەتی تەزویر و باوڵێن سپیکردنەوەی پارەی تەزویر کاباندێکی 4 کەسی بوونە ئەمانە کە ئیشیان سەرفکردنی پارەی تەزویر و سپیکردنەوەی پارەی تەزویر بووە توانیمانە دەستگیریان بکەین ئەوانیش ڕەوانەی دادگای چەمچەماڵ کراون. سێم حاڵەتی دزیکردنە کە 4 حاڵەتی دزیکردن بووە لە ماوەی ڕابردووە توانیمانە دەستگیریان بکەین و لە شوێنی ڕووداوەکە دەستگیر کراون. سێم حاڵەتی فڕێدانی نارنجۆک و تەقەکردن کە 8 کەس دەستگیر کراون لەوانە ڕەوانەی دادگای چەمچەماڵ کراون و ڕاگیراون. پێنجەم حاڵەتی مادەی هۆشبەر و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە کە توانیمانە 13 کەس دەستگیر بکەین ئەوانیش بە هەمان شێوە ڕەوانەی دادگا کراون و ڕاگیراون.